زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی بە بەشداری نوێنەری زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستان و ژمارەی کەسایەتی زانستی و ئەکادیمی بیانی لە ژێر دروژمی گەشەپێدانی مرۆیی و واقع و خواست لە شاری سلێمانی ڕێکخست. پرۆفیسۆر عەلی قەرەداغی سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارێتی زانکۆ ئەوەی ڕوون کردەوە ئامانج لە ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ زیاتر بەرەوپێچوون و خزمەتگەیاندنە بە ئاستی زانستی زانکۆکان. لەم کۆنگرەدا بتوانین بە هیمەتی جەنابتان و بە ینی کۆشەشی هەموو لایەک کە بەرنامەژێک دروستکەین بۆ واقعی خۆمان چۆنە تا حدێک ناڵم بەرنامەژەکە ئێستەکەی متەکاملە بچکی دیراستەی واقعی خۆمان، واقعی ئینسانیمان، واقعی اقتصادیمان، واقعی مەواردی عەفوەن بەشەری و هەموو ناحیەکمان بەڕاستی وەختێکی زۆری ئەوێ، بەڵام بەلای کەمێوە خطەیەکی باش دابنین بۆ ئەوە بۆ ئەوەی بتوانین کە عیلاجێک دابنین بۆ کوردستان و هەروەها بۆ غێری کوردستانیش بۆ ئەوەی بتوانین خزمەتی ئەم وڵاتانە بکەین. سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆییش ئەوەی ڕوون کردەوە ماوەی 2 ڕۆژ کۆنفرانسەکە بەردەوام دەبێت و زیاتر لە 120 توێژینەوەی زانستی جۆراوجۆر و بە بەشداری نوێنەری 13 وڵات گفتوگویان لەبارەوە دەکرێت. زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەمە یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتێکە بە ئەنجامان گەیاندووە، نزیکەی 13 دەوڵەت بەشدار بوون، توێژەرەکانی ئەمە جگە لە توێژەرەکانی زانکۆکانی هەرێم و هەروە زانکۆکانی عێراق لە ڕاستیە 120 توێژینەوە پێشکەش کراوە لە بوارەکانی زانستە ڕامیاریەکان، لە بواری یاسا، لە بواری ئابووری و کاژێڕی، لە بواری زمانی ئینگلیزی، زمانی عەرەبی و هەروەها لە بوارەکانی کۆمپیوتەر. ئەم تەوەرانە کە لە ماوەی 2 ڕۆژدا گفتوگۆی لەسەرکرێ. مامۆستایەکی زانکۆی سلێمانیش کە بەشداربووی کۆنفرانسەکە بوو ئاماژە بۆ دەکات بەستنی ئەم کۆنفرانسانە فاکتەرێکی زیاتری پەیوەندی نێوان زانکۆکانی کوردستان و زانکۆکانی دەرەوەیە. بۆ بەرەپێشبردننی ئاسی زانست لە هەر کۆمەڵگایەکە پێویستەکە توێژینەوە زانستەکان تەرجەمەی واقع بکرێتەوە بوازێتەوە بۆ ناو کۆمەڵگا. ئەم کۆنفرانسانە گرنگجەکەی لەوەدایە کە توێژینەوە زانستەکان تێدا نیشان درێ، بەڵام لەم کۆنفرانسەدا ئەو کەسانی کە پەیوەندیدارن بە شێوەی جێبەجێکردنی و کۆنفرانسە ئەو توێژینەوەنەوە داوەت کراون، واتە بانگێشتراون لە بوارە جیاوازەکانە ئەبینن کە ئایا لە چ ڕوویەکەوە ئەمە سوودی هەیە بۆ مەسەلەی گواستنەوەی بۆ ناو کۆمەڵگا و تەرجەمەکردن و جێبەجێکردنی ناو کۆمەڵگایە. بۆیە پێم وایە هەر کۆنفرانسێکی لەم شێوەیە لە هەر شوێنێکی کوردستانە هەر زانکۆی بکرێ خزمەتی گەورەی کۆمەڵگەی کوردیەکە. وەک مامۆستایانی زانکۆ ئاماژەیان بۆ کرد بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە دروستکردنی پردی پەیوەندیە بۆ ئاڵوگۆڕی زانست و زانیاری و هەنگاوێکیشە بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆکانی کوردستان و گرێدانی پەیوەندیە لەگەڵ وڵاتانی دەرەوە. لە هەمان کاتیشدا هەنگاوێک دەبێت بە ئاڕاستی بەهێزترکردنی پێگەی زانستی مرۆیی زانکۆکان لە کوردستان. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.